باسیکە یەکێ لەو بەڵا گەورانەی کە خەڵکی ئەمڕۆ پێوەی ئیبتەلا بووە بە تایبەتی گەنجەکان هەڵچوون و دەمەدەمە میڕا لە زمانی عەرەبی پێوتی مرا دەمەدەمە هەرچێکی پێڵی سەعاتی دەمەدەمە و لەگەڵاکە ئەدوێ نەسیحەتێکی خێری پێ قسەیەکی باشی وەکی سەعاتی دەمەدەمە و لەگەڵاک لەسەر بەسیترین شت ئینکاری لەگەڵاکە نەخێرەوانیکە بە مناقەشە لەگەڵ تایێنێ و ئەیبا هەرچێکی پێڵی کاکە بە هەر بۆ بە عادەت بۆ بە خوتیایە زۆربەی شەڕ و ناخۆشی و عاجزیش دەمەدەمەی واکەوێتەوە ئەخلاقی دەمەدەمە ئەخلاقی موسڵمان نییە سەری لەم حەدیثەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چێ فەرمێ کە ئەبوو مامە بوومانە گێڕێتەوە فەرمێ من ترك المراء وهو مبطل هەچ کەسێک دەمەدەمەکە نەکاتەوە کەوتۆتە دەمەدەمەوە لەگەڵ زەلابێکە ڕایگر نایکەم من دەمەدەمەکە قرتێرم نایکەم لەبەر خوا لەسەر حەقیش نیت کابرای بەرامبەری لەسەر حەقە بەس تۆ دەمەدەمەکە و ڕاگرت تۆ ڕاوگرت دەمەدەمە و نەکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بنى الله بيتا في ربض الجنة بنى الله له بيتا في ربض الجنة لخواي گەورە ماڵێکی لە لێواری بەهەشت بۆ دروستەکە تۆ لەسەر حەق نەبووی ئەوەی بەرامبەری لەسەر حەقەکە دەمەدەمەکە بوو بە دەمەدەمەتان بەڵام تۆ وەستای وتی بەخوا من دەمەدەمە ناکەم مادەم دەمی خۆتی گرت پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا ماڵێکی لە باشتە بۆ دروستەکەی کە دەمی خۆی گرتووە دەمەدەمەی نەکردووە درێژ دادڕی نەکردووە هێنان و بردە و مجادلە و مناقەشەی دەست پێ نەکردووە خانوویەکی بۆ دروستکەن قەیناکە هەرچەندە لەسەر حەقیش نەبووەوەی کە لەسەر حەقە بەڵام ئەم دەمی خۆی گرت قەینا خانوویەکی لە بنی باشتە بۆ دروستکەن تۆ سەیری ئەمەگە لای خوا گەورەیە ئەفەرمێ ئەگەر لەسەر حەق بوو تۆ لەسەر حەق بوویت لەگەڵ کابرایە کەوتیتە دەمەدەمە دەمی خۆتی گرت کوتی کاکە من لەسەر حەقیشم بەخوا قسە ناکەم هەرچێک بڵێ منەوە دەمی خۆم گرت کاکە من وازمێنە خوای گەورە فەرمێ خانوویەکی بۆ دروستکەن ماڵێکی بۆ دروستکەن لە ناوەڕاستی بەهەشتە في وسط الجنة لناودي باشتا إيه أفرمي ومن حسن خلقه بني له في أعلى هاج كسيكيش أخلاقي جوان بحل ليكم دقون نيكا بدمكا خواي قرال للوتكي باشتا خانوكي بودروس كان هل فر أوك خوب بقري أيوة فيركا چونك أذانيه سيبشي دين دوران سيبشي خراپە نانەوە و فیتنە و ئاشوب و شەڕکردن و پەلاماری یەکتر ئالە و دەمەدەیمەوە سەر هەڵەیە گەورابێ حتا کوای لێگاتە چی ئەکاتەوەی دەستیان بچێتە خوێنی یەکتر لە ئەوڵەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەخلاقێکمان فێرەکە بنە بڕیکە ئەڵێ دەمی خۆ بگرە قەیناک پێ ناخۆشە خەریکە دڵت دەتەقێ ئەخر خۆی ئەم پاداشەکە لەوەیە خەریکە دڵت دەتەقێ زانی تۆش لەسەر حەقی بەڵام هەر خۆ دەگری کابرا دەمەدەمە لەگای لەبەر خوا گرتم دەزانم زەرەرەکەیت بەخوا پێی گەورابیت بەخوا پێی بەرزەبیتەوە هادي بهادي لسرخو جنجي أم زمان مع الخوا فنامام طبعا أغلبي هم قصة كان مدويته للدوري شخلته للدوري يكشد أم جنجي أم زمان أخلاقي هي التركيكا حموية شتو أو جوجله هذا حموي جنجي أم رومان هلا شي هل قصة كيف قولناك هر عذاب شي بقش برام بركة لسر بسيطين شد لقل دايكا لقل باوكا لقل برايا لمالا لدروا لقل ما مفتايا لمزقوتا لكولانا لجاديا هلا شي هل أمي جنجي مسلمان فيري أو بهادي لسر خوب شخصيتي كي قرث قراني هبي الرزين با وزنيك هبي بحموش يكفي شكا شتمتشو بعثمانا شرب خلق مفروشة جايتو هرتو ربيتو كفر كدو هرتو ربيتو جون هاو بدمتو حجو تو ربيتو جون بفلانا وثكاتي وبوكدو بدايكي أو بخوشكي أو بنظمشي وهادي خوارو جا فرقي توشي بولك الجاهلك يا أيم همو آية وحديث وقرآن وأخلاق جواني وباثي باشتو قيامة وشي شي دوريكي هبو هذه ذام شي لتو يا قوري معقولة ولا مالك هذيك دوو برایتیا بە یەکێکیان مسڵمانیش بێ هەموو ڕۆژ لەگەڵ دایک و باوکە شەڕی بێ ئەویکیان بێدینیشە کەچی دایک و باوکەکە ئەویان خۆشتر بێ بۆ ئەی دینارێکە چی لێ کردی ئەڵێنەوە دینەکە ئاوای لێ کردو تونی کردو تونڕەوی کردوێتی بۆ نا ئەخلاقی پێغەمبەرمان تیا بێ سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ تفيانا كده ناوتشاني بيغمري خواه صلى الله عليه وسلم وكافر ملعوناني مكة تفيانا كده أعوات فكية السرية يا الله أيها اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون خواه لقومك بخوش بي نازاني ليان مقرن نازان ليان مقر خواه أعوات فكية السرية ناوتشاني أو بأدبانا لقل بيغمري خواه صلى الله عليه وسلم كشي من لقل براي مسلمان عمادين لفر شتيكي بسيط اسمام شي تخيني شربوا كذي لقل عاكوي شرب شقوي لقل عاكوي لقل دراو ثيكتا لەسەر مناڵێ لەسەر شتێک لەسەر مریشکێ لەسەر نازانم تەیرێک لەسەر گوڵێک لەسەر بەردێک لەسەر شتێک خەریکا شەڕە چەقۆ لەگەڵ دراوسێکە یاکە
هادی بە هادی لەسەر خۆ